بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام جوانترین سڵاوتان لێبێت. خۆم زۆر بە خۆشحاڵ ئەزانم کە لە بەرنامەیەکی تری ئەندازە بە ئێوەی خۆشەویست دەگەمەوە. بەڕێزان، ئەمڕۆ لە کەشوهایەکی زۆر سارد و بەفراویدا باسی یەکێک لە ڕێگەکانی دروستبوون و بەرهەمێنانی کارەبا بۆی خۆشەویست دەکەین، ئەویش بە ڕێگەی ستیم تۆڕباین. واتە بەهۆی دروستبوونی هەڵمەوە ئێمە ئەتوانین وزەی کارەبا دروست بکەین. ئێمە هەوڵەدەین لەم بەرنامەیەدا زۆرترین زانیاری دەربارەی ئەم بابەتە بۆ ئێوەی خۆشەویست باس بکەین. بینەرمان بن. خۆشەویستان، سەرچاوەی بەرهەمێنان و دروستکردنی وزەی کارەبا لە مێزگەیەدا لە ڕێی دوو سەرچاوە ئەبێت. سەرچاوەی یەکەمیان کە لە ڕێگەی گازتۆڕباینەوە کە ئەمیش لە دوو سەرچاوەرە گیرێت، ئەویش غازی سروشتی و گاز. ئێمە لەم ڕاپۆرتەدا کورتەیەک دەربارەی دروستبوون و بەرهەمێنانی کارەبا لە ڕێگەی گازتۆڕباینەوە بۆ ئەوی خۆشەویست ڕوونەکەینەوە. بینەرمان بن. یەکێک لەو سەرچاوانەی کە بەکار دەهێنرێ بۆ دروستکردنی کارەبا بریتیە لە گازتۆڕباین کە پشت بە غازی سروشتی و گازوایل دەبەستێت و دەشتوانرێ بە تێکەڵایی کە پێی دەوترێت سمپل سایکل پشتی پێ ببەسترێت. لە سەرەتادا هەشت یەکەی غازی و گازی پێک دێ. شێوازی یەکەم ناچرال گازی پێدەوترێ، شێوازی دووەمیش لیکوید گازی پێدەوترێت کە ئەمەیان وەک یەدەگێک پشتی پێدەبەسترێت لە کاتی کەمی غاز یان نەمانی غاز. چونکە بەکارهێنانی گاز کولفەیەکی زۆرتر و سیانەیەکی زۆرتری دەوێت لە چاو غاز. ناچرال گاز واتە غازەکە لە ڕێگەی داناغازەوە یان لە ڕێگەی کۆرۆمەوە دێتە ناووێستگە لە ڕێگەی چەند بۆریەکەوە، پاشان غازەکە با کۆمەڵێک فلتەر دەڕوات و گۆڕانکاری لە پلەی گەرمی دەکرێت بۆ ئەوەی ئەوش لە زیادەیە کە لەگەڵ غازەکە دێت فلتەری بکات و پاک بکرێتەوە و غازێکی پاکمان دەست بکەوێ. پاشان چەند بۆیلەرێکی تێدایە، دوای فلتەر بە بۆیلەر تێپەڕ دەبێت و گەرم دەکرێت چونکە غازەکە بە پلەی گەرمی نزم دێت. بۆ ئەوەی سووتان لە یەکە غازیەکان باش ڕووبدە پێویستە پلەی گەرمی غازەکە بەرز بکرێتەوە، لە ڕێگەی ئاوی گەرمەوە پلەی گەرمی غازەکە بەرز دەکرێتەوە، پاشان دەچێتە قۆناغێکی تر کە پێی دەوترێت ڕێگۆلیشن واتە ڕێکخستنی پەستان، چونکە پێویستە غازەکە بە پلەیەکی گەرمی زۆر بەرز و پەستانێکی بەرز بگەێنینە یەکە غازیەکان. پاشان لە ڕێگەی بۆریەوە دەگەێنرێت یەکە غازیەکان و یەکە غازیەکانیش لە هەشت یەکەی غازی پێک دێن. پێویستە ئەوەش بوترێ کە سەرجەم ئەو بۆریانەی کە غازەکەی پیادا دەگوازرێتەوە معالەجەی بۆ کرابێت بۆ ئەوەی تووشی هیچ گرفتێک نەبێت. پاش ئەوەی پەستان و پلەی گەرمی ڕێکخرا لەم قۆناغەدا بە تەواوی غازەکە پاک دەکرێتەوە کە هیچ پیسیەک یان هیچ شلەیەک لەگەڵ غازەکە ناچێتە وەحدەکە. بۆ ئیشپێکردنی وەحدەکانیش پێویستی بە دووشت هەیە، یەکەم سوتەمەنی و دووەم هەوا کە لە ڕێگەی فلتەر هاوسەوە وەردەگیرێت و بە فلتەر پاک دەکرێتەوە. پاشان دەنێرێت بۆ کۆمپرێسەر بۆ بەرزکردنەوەی پەستانی هەوا. لە ئێستادا هەواکەمان دەستکەوت و خەتی غازیشمان هەیە. ئێستا وەحدەکە ئامادەیە بۆ ئەوەی سووتان ڕووبدات. بۆ ئەوەی بتوانین وزەی کارەبا بەرهەم بهێنین پێویستە پلەی گەرمی غازەکە 35 بۆ 40 پلە بێت و هەواکەش نزیکەی 10 بار بێت. لەم کاتەدا لە ناو ژووری سووتان سپارک فلاک هەیە، کاتێک غاز و هەوا دەڕوات سپارک دەکا و ئاگر دروست دەبێت. لەم بەشەدا پێویستمان بە دووشت دەبێت. یەکەم سۆڕانی شەفتێک، دووەم پاوەرێکی دیسی. لە سەرەتاوە بە ماتۆرێکی کارەبایی کە پێی دەوترێت میدیەم ڤۆڵتەج ئەو سورعەتە دروست دەکرێت تاوکو ئەو کاتەی ئاگرەکە دروست دەبێت کە سووتان دروست بوو لە سورعەیەکی دیاریکراودا ماتۆرەکە فەسڵ دەکا دەمێنێتەوە لەسەر ئەو ئاگرەی دروست بووە. بۆ ئەوەی بەردەوامی بدا بە سوڕانەوەکە پێویستمان بە ڤۆڵتیەکی دیسی هەیە بۆ جێنێریتەر.
ڤۆڵتیای دیسیش بە دوو شێواز دروست دەبێت لە ڕێگەی پاتریەوە کە ڕێکتیفایر کە دایۆدن ڤۆڵتیای ئایسی دەکات بە دیسی بەمەش وزەی کارەبای 15 کیلۆڤۆڵت لە وێستگەکە بەرهەم دەهێنرێت. ئەو بڕە کارەبایی کە لەم وێستگەیەدا بەرهەم دێنرێت کە 15 کیلۆڤۆڵتە دەچێتە ناو شەبەکە پاشان بەرز دەکرێتەوە بۆ 132 کیلۆڤۆڵت پاشان دەنرێت بۆ هەرێم بە پێی پێویستی و لێرەشدا بڕی کارەبای بەرهەمهاتووی 132 کیلۆڤۆڵت دابەش دەبێت بۆ 33 کیلۆڤۆڵت و 11 کیلۆڤۆڵت پاشان تەوزیع دەکرێت بۆ محاویلەی ماڵان بە بڕی 400 ڤۆڵت لەوێشەوە ماڵان دەتوانن بەکاری بهێنن بۆ پێداویستەکانیان. کاگرێڤار من وەک لە راپۆرتەکەیە بینیمان چۆن بەهۆی گازتۆڕباینەوە کارەبا دروستە بێ حەز دەکەم بزانین بەهۆی ستیم تۆڕباینەوە کارەبا چۆن بەرهەمێنەوە چۆن دروست دەکرێت واتە بەهۆی هەڵمەوە هەڵم لە ئاوە دروست دەکرێت طبعاً ئاوەکەشمان ئەلێرە با سێری بکەین ئاوەکەمان لە ڕێگەی زوی دوکانەوە بۆمان دێت سێ خەزانی گەورەمان هەیە سێ تەنکی گەورە ئاوەکەی تێخەزنەکە پێش ئەوەی ئەو ئاوە داغڵ بەو خەزانانی ئێوە بێ ئایا بە هیچ فلتەرێکە ئەڕواان ڕاستەخۆێتە ناو خەزانەکان طبعاً بە یەک دوو جۆرە فلتەرە ئەڕوا پێش داخڵبوون بە خەزانەکەی خۆمان دوای لێرە ئێمە سێ خەزانە هەیە لەم خەزانانەوە ئەم خەزانانە حەجمەکەیانەتە قەبارەیان چەندە ئەمەیان 2 متر مکعب ئەمەشان 2 متر مکعب ئەمەشان 4 متر مكعب واتە 2 ملیۆن بە 2 ملیۆن بە 4 ملیۆن متر مكعب ئاومان هەیە ئەم سێ خەزانە لە ڕێگەی دوو پۆمپەوە ئەنێردرێ بۆ سیستەمی وۆتر تریتمەنت واتە معالەجەی ئەو ئاو بکەین تاکو بیکەینە ئاوێکی پاک معالج بۆ ئەوی بۆ هەڵم بەکاری بێنین ئەوەیش ئەلێرە ئەمە ئەم خەزانە تەمثیلی ئەو سێ خەزانە ئەکا هەر سێ خەزانەکە کە بڵین 8 ملیۆن متر مکعب 8 ملیۆن لتر مکعب ئاومان هەیە لە ڕێگەی ئەم دوو پۆمپەوە تێ بۆ ئێرە لێرە دوو مەڵتیمیدیا فلتەرمانەیە ئەم لەم فلتەرانەیە چ گۆڕانکاریە بەسەر دۆخی ئاوەکەیانی ئایا ئاوەکە کە لەو خەزانانەوە هاتووەتە ناو ئەم فلتەرانەوە یعنی ئەمە بپرسم ئاوەکە چ گۆڕانکارێکی بەسەرایەت لێرە ئەمە پێوترێ مەڵتیمیدیا فلتەر پێوترێ ساند فلتەر ئەمە ئیشی ئەوەیە ئەگەرە خۆڵ لەنا ئەو ئاوە هەبێ خۆڵ و پیسی هەبێت ئەیگرێت پاکی ئەکاتەوە دوای لە ڕێگەی ئەم فلتەرەکە لێرە دەرچوو ئەچێتە ناو سێرڤز وۆتەر تانک تەنکێکی ترەواتە ئەم تەنکیە لێرە ئەم ئاوە فەرقی لەگەڵ ئەمەیە ئەوەی ئەگەر بێت و لێرە خۆڵشتی هەبێ لێرە ئەو خۆڵ و بەردوو دوشتانە ئەگرێت دوای ئەلێرەوە هەروەها لە جێگەی دوو پۆمپیترەوە بە فلتەرێکی ترە ئاڕوا پێوترێ ئاسیدکەین کاربۆن فلتەر معناوە ئەمە پێوترێت کاربن فلتەر ئەمە ئیشی ئەوەیە چەند موادێکی کیمیکەڵشی لەگەڵە تێکەڵەکرێ ئەگەر بێت و موادی ئەڵوی هەیە وەکو میکرۆبات و بەکتریا لە ناوی ئەو ئاوە ئەمە ئەو بەکتریا شتە پاکەوەکەوە ئەیگرێت دوای وەها ئەلێرەیە بە مەرحەلەیەکی تری فلتەرە ئەڕوا پێوترێ ڕڤێرس ئۆزمۆس فلتەر ئەمی شەروەها ئەمە بۆ های پرێژر فلتەرشی پێوترێ زەختێکی زۆر تاکو کەمیەکی زۆری ئەو ئاوە پاکەوەکات پێوترێت کۆندەکتیڤیتی ئاوەکە ینی نوعەتی ئاوەکە زۆر پاک بکاتەوە بۆ ئەوی بتوانین بەکاری بێنین بۆستین دوای ئەلێرە ئەچێتە ناو ڕڤێرس ئۆزمۆ تانکەوە لە ڕێگەی ئەم تەنکی شەودا ئەوجا بە دوو مەرحەلەی ترە لە ڕێگەی دوو پۆمپەوە ئەچێ بە مەرحەلەی EDI پێوترێ ئەلیتریک دیمەلایز ئایۆنز کاگرەوە منەوە لێرە بوو بچڕێن و پرسیارە بکەم مەبەست چییە لەوەی کە ئەو ئاوە بۆ کۆمەڵە فلتەرە زۆرە ڕۆیانی ئاوەکە ئەوەندە پیسە پێویست بەوە ئەکە ئەو کۆمەڵە فلتەرە زۆرە ببڕێت یان بۆ مطمئینی خو بۆ دڵنیایی خۆتانە بۆ ئەوەی ستیمێکی زۆر پاکتان دەستکەوێت ئەو ستیمە بکە بەکاری هێنین بۆ ئەوەی تۆربانی پێسەڵبین ئەبێت ستیمێکی زۆر پاک بێ هیچ موادێکی تێنەبێ لەبەرەوە ئەو پایپانە ئەو بۆڕیانێکە و ئەوەی پیاڕە تووشی زەرمەون نەبێ زوو تووشی ژەنگ نەبێت و تووشی پیسی نەبێت ئەگەر ئاوی ئەتیادی بەکاربێن نسبەی مواد ئەدوی تێبێ و خۆڵی تێبێ و ئەگەر شۆرەکاتی تێبێ خۆی تێبێ ئەم شتانە زوو ئەو پایپانە زوو لە ناوەدا و داعڕزێ بم مەرحەلە من مجموعە فلتەرای بیبین تاکو ئاوەکە زمانی ئەوەی بکەین زۆر پاک بێت تا مەرحەلەیەکی زۆر زەرر بەو بۆرانە نەگەینێ
ئەلێرە بە مەرحەلەی EDI فلتەرە ئاڕامە ئیشێوە ئایۆناتی موجب و سالب لەم ئاوەیە دەرەکە یان ئیکاتە ئاوێکی فول پاک کۆندکتیڤیتی ئاواکە بێتە 1 مایکرۆسەکند 1 مایکرۆسیمنس بێت 1 مایکرۆسیمنس ئاوێکی زۆر پاکە ئەمە ئەچێت ناو دیمی وەتەر تانکەوە دیمی وەتەر تانکیش 4 میلیۆن لتر مکعب بگرێ ئەلێراکەوە ئیتر تەوزی ئابێ بەسەر بۆیلەرەکانە کە 8 بۆیلەرمان هەیە بۆ ئەوەی هەڵم دروستکە بۆ ستیم تۆربین. کاک ڕێبوار ئایا لەو ستیم تۆربینە ئایا هیچ ئاوێکی گەڕاوە کۆندنس یعنی واتە ئەو ئاوەی کە چڕ ئەبێتەوە ئەگەڕێتەوە بۆتە تریتمنت یان پێویست ناکە؟ ئەمە پێوترێت کلۆز لوپ سیستەم ئەو هەڵما دووبارە ئەبێتەوە بە ئاو بەڵام نایەتەوە بۆ دیمی دووبارە ئەچێتەوە بۆ بۆیلەرەکە سرکولیشن لەناو خۆیان بێتە هین بۆ دیمیوەتر ناگەڕێتەوە. کۆمەنسایکلمان پێک هاتووە لە دوو بلۆکە هەر بلۆکی پێک هاتووە لە 4 بۆیلەرە بۆیلەرەکان کەپاسیتی توانای چەندیان هەیە توانای چەند لیتر ئاوێن هەر بۆیلەرێکی ئەبێتە دوو بەشە LP و HP LPمان تقریبان 50 کیلوگرام پێر سەکنە LPەکەمان 10 کیلوگرام پێر سەکنە مەجموعیان 60 کیلوگرام پێر سەکند ئینتاجەکە ستیم ینی پێویستمان بە ئاوی هەم 60 کیلوگرام پێر سەکند دەبێت ئاوی بدەینێ بۆ ئەوەی دروستی ستیم بکەین ئێمە دوای ئەوەی پێک هاتی بۆیلەرەکانتان لە چ مادێک دروست کراوە بۆیلەر بۆ ئەوەی ژەنگ نەکە عادەتەن بەڵێ تەمان لە چەند هینێک دروست کراوە ینی نەک یەک مادەیەک مەتریێڵەکانیان جیاوازە کاربۆن ستیلمان هەیە کاربۆن ستانلی ستیلمان هەیە ئیتر مواصفات و پرۆپارتیزی هەر لیڤڵ و هەر بە پێی تەمپرێچەر و بە پێی زەخەت جیاوازە ئەگە ئێمە دەست پێ بکەین کە ئەو ئاوەی وەرمانگر لە وەتەر تریتمنت دوای ئەوەی معالەجە کرا یەکەم شوێن ئاوی بۆ ئەڕوا کە پێی ئەوترێ کۆنداسێت ستیم کۆندنس واتە چڕبوونەوە باو چڕبوونەوە کە ئێرە وەک ئەوەی بەردەوامی ئاو ئەدا بە و بۆیلەرانە ئەتوانی بڵێ ئەو ئاوەیە کە لە وەتە تریتمنتەکەەوە بە کۆمەڵە فلتەرە ڕۆی ئەو ئاوێ بەڵێ دوایەوەی ئیزافی مواد کیمیکەڵی بۆ کرا دوایەوەی معالەجە کرا ئەو ئاوە ئیتر لێرە وەرەگیرێ ئەم تەنکە ئەتوانی بڵێ وەک خەزانی ئاوی ماڵ کە بە بەردەوامی ئاو تەداتێ ئەمەش بە بەردەوامی دەبێت ئاو لە لیڤڵەیەکی تایبەت لە لیڤڵەیەکی دانەبەزێ بۆ لۆ نەڕوا بۆ های دەبێت بەردەوام لە ژێر مراقەبە بێ ئەمە بەردەوامی ئاوم بۆ ئەنێرێ بۆ قەزانەکەمان ئەمە سیعەتی 200 متر کیوبە دوای ئەوە دوو پەمپێکی زەخمان هەیە 6.6 کە ئەمە بەردەوامی ئاومان بۆ ئەنێرێ بە زەختی تقریبان 18 بار بۆ قەزانەکەمان کە لێرەوە ئیتر تەوزیع ئەبێ بۆ 11 شوێن ئاوەنێرین کە ڕئیسیەکەی کە بۆ بۆیلەرە ڕوا بۆیلەر کە هینیکەی برین قەزان با بڵین کە پێکاتوە بۆیلەرەکەمان لە چەند بەشێکەوە ئەم بۆیلەرە ڕەب دەکرێت کە پێشتر ئەمەش کاری پێکرا کە لە گاستیمەوە ئەو فلۆگازە ئەو غازە عادمە کە پێشە ئەڕۆی بۆ دەرەوە کە بۆ ژینگەش خراپ بوو ئێستا ئیگەڕێنەوە بەم سیستمەیە ڕەتەبێ و کە ئای بۆ ئەنێرین ئیتر ئەو حرارەیە و ئەو ئینێرجیەی هەیە ناو ئەو غازە عادمە بەو ئینێرجیە ئیتر ستیمی پێ دروست دەکەین ئەم بۆیلەرە پێکاتووە لە 3 بەشەوە تامان
تەوزیع بێتە دوو پرێژەرمان پێوترێ LP پرێژەر و های HP پرێژەر. هەر بەشێکی پێک هاتووە لە بە سەرەکی باسی LP لاین بکەین. LP پێکاتیە لە ئیکۆنۆمایزەر ئیڤاپۆرەیتەر لە LP ینی پرێژەرێکی نزم تقریباً 7 بار لە 7 بار ئەینێرین بۆ ستیم پرێژەری بەرستان هەیە و پرێژەری نزمشتان بەڵێ کە پرێژەریشی های پرێژەرەکەمان لە دەوری 76 بارە. تاوان لێرەوە ئیتر بەشە بێتەوە بۆ دوو پرێژەر LP و HP و ئیتر دوایی HPەکە وەک ئەگە بچینە سەر تۆربینەکە دوای ئەی بینین کە HPەکە تۆربینێکمان بۆ سوڕێنێ LPەکەش هەمان شەفتە بەس تۆربینی LP پێوترێ ئەی سوڕێنێ. ئێمە گەبینە ئێرە یەکەم ستەیجمان لە قەزانە لە بۆیلەرە پێک هاتووە لە پریهیتەر ئێمە ناچێتە ناو ستەیجی LP و HP ینی ئەو ئاوە ساردەی کە وەتەر تریتمنت ناردی بۆ کۆنداسێت لە کۆنداسێتەوە ئیتر هێشتا ئاوە ساردە ئەینێرین بۆ بۆیلەرەکان کەمێ ئەو ئاوە گەرمەکەین ئاوی چڕبوو مەبەستە وڵی ئەو ئاوەی کە سار بۆ یان چڕ بۆتەوە ڕاستەوخۆ ناچێتەوە ناو بۆیلەر چونکە بچێتەوە ناو بۆیلەر تۆ کاتێکی زیاتر تێ بۆ گەرمکردنەوەی بەڵێ بۆ خۆی خەزانێکی تایبەتی هەیە خەزانێکی تایبەتی هەیە کە وتمان کۆنداسێت تەنکە ئاوی چڕبوونەوە وەرەگرێتەوە و کە ئەگە نەقسی هەبێ ئیزافەیەکەینەوە لەوەتەر تریتمنتەوە. بەس ئێمە ئەمە پێوترێ پریهیتەر هێشتا دابەش نەبووتە LP و HP ئەم پریهیتەرە ئەتوانین بڵین بۆ ژینگەیە کۆنتڕۆلکردنی سیلڤەریک ئەسید. ئەم سیلڤەر ئەسیدە بۆ گلۆبەڵ وارمینگ تەسیری هەیە ینی بۆ ژینگە تەسیری هەیە کە ئێمە ڕێژەی ئەو سیلڤەرە لە گازە تقریباً 1 میلیگرام لە 1 لیترێکە لە 1 لیترێکە لە 1 کیلۆیەکە با بڵین زۆر کەمە ینی 0.002 میلیگرام لە کیلۆیەک زۆر کەمە. بەس ئێمە ترسمان ئەوەیە کە بۆ ژینگە زەرەری هەبێ کە سیلڤەریک ئەسیدە کە تەسیرەکەی زۆرە بۆ ژینگە ئەوەش لە هینەوە دێ لە ئۆیلەوە دێ کە کاتێک گاستۆربین بە ئۆیل پێ بکەیت. ئێمە بە هینەوە ئێرە ئستە بەس غازی سروشتی بەکاردێنین ئەمە 2 ساڵە 3 ساڵە تقریبان ئۆیل بەکار ناهێنین لەبەر ئەوەی ئۆیل نسبەی سیلڤەر دیاکسید و سیلڤەر تراکسیدی زۆرە تقریباً 10 گرام لە کیلۆیەکە ئێمە بەکاری ناهێنین و ئێستا غازی سروشتی بەکاردێنین بەمانە پریهیتەر بۆ کۆنتڕۆلکردنی ئەو غازە عادمەیە بۆ ئەوەی سیلڤەریک ئەسید دروست نەبێ. ئێمە ئێستا ئەوەی کە هەڵمەی کە پێویست بتوان هەڵم پێویستە پلەی گەرمی تا 100 پلە
گەرم پێ بۆی بێ بە هەڵم زیاتریان بەڵێ بە پێی پرێژەری تر زیاوازە بێ ئێمە هەڵمەکە دروست بوو ئەو هەڵمەی لە سمپڵەوە دروست بوو ئێستا ئەمەوێ بۆم باسکەی چ گۆڕانکارێ بەسەر ئەو هەڵمایە چۆن ئێوە ئەینێرن بۆ تۆڕباینەکان بەڵێ ئێمە پێشتر ئەمە ئەگزۆز گاز تۆرباینە کەوتمان هەشدانە گاز تۆرباینمان هەیە پاوەری ئفیشنسەکەی 1000 مێگەواتە هەر دانەی دەبێ قەزانێکی بۆ بەسرابێ بۆیلەرێکی بۆ بەسرابێ لەگەڵی کە ئەگزۆزەکەی ئەو غازە عادمەی کە پلەی 550 حرارەی سیلیزیە جاران فڕێمانەدا دەرەوە بە ئەگزۆزە تامان بۆ ژینگە زۆر خراپ بوو بەس ئیستا ئەگە ببینی لێرەوە لە گاز تۆرباینەوە دێ بۆ دەرەوە ناڕوە ئیتر دێ بۆ قەزانەکانمان بۆ ئەو ستەیجانەی کە بەسمان کرد LP HP بە چەند ستەیجێک کارڕەتە بێ کە ستەیجی یەکەم وتمان پریهیتەرە ئەمە بۆ کۆنتترۆلکردنی سیلڤەریک ئاسید ئەم سیلڤەریک ئاسیدە ئەگە دروست بێ بکەوێتە بام گیانی بەشەر لەوەیە برینی بکە یان بەبان کەراسەکان کونیکە بەس ئێمە ئەو ڕێژەی لە ئۆیلا زۆر هەیە لە گاسروستیان تێی نییە دوای LP ئۆکۆنەمایزەر LP ئیڤاپۆرەیتەر LP سوپەر هیتەر ئەم قەزان ئەتوانی بیشهێنی بە کتری ماڵ کە سۆبە کتری ئاوی پێگەرمەکەی ئەو ستیمەی لێ دەرەچێ فە ئێمە بە زەختێکی زیاتر لەو ستیمە ئێمە لێرەوەی تر لە دوای پریهیتەر دوو پمپی 6.6 کەیڤمان هەیە ئەگە ببینی ئیتر لێرەوە دابەشە بێ بە LP پرێژەر LP پرێژەر کە ببینی 102 بارە HP ئەمە 102 بارە LP مانش 21 بار هەر دوو ستەیجە هێچی خەزانێکی هەیە پێوترێت درام بۆ کۆنتترۆلکردنی فلۆ و دروستکردنی ستیم یان بخار لە بۆیلەرە کە ئەو ئاوەمە وەرگرت ئیتر ئەڕوا بە یەکەم ستەیجە ئیکۆنەمایزەرە ئەمە وەک ئەوەیە کەمێک گەرمێکەی حازرێکەی بۆ ئەوەی فەیسی خۆی بگۆڕێ بۆ ستیم کاگڕێوار ئێمە زانیمان ئەو ئاوە سەرچاوی ئاوە لە کێوە بۆ ئێوە دێت وازانیمان کۆمەڵە فلتەری بڕی بۆ ئەوەی ئێوە پاکشترین ئاوتان دەستکەوێت بۆ دروستبوونی هەڵم و زانیشمان هەڵمەکە چۆن دروست بوو ئێستا ئەمەوێ بزانم چۆن بەهۆی هەڵمەوە کارەبا بەرهەمێنرێت ئێمە بە دوو شێوە کارەبا بەرهەمێنین یەکەمی لە ڕێگەی گاز سمپڵ تۆرباینەوە کەوا بە غازی سروشتی یانیش بە گاز ئیش دەکات ئەویش وەکو ئەلێرەی بینین ئەمە سمپڵ تۆرباینە سمپڵ گاز تۆرباینە لە ڕێگەی غازی سروشتیەوە ئیستی ئیشمان پێ کردووە ئەمە تۆرباین کە سووری خوارد ئیشی ئەوەیە کە جەنەرێتە لەگەڵ خۆیان سوورەدا مۆلیدا اینجا کارەبا بەرەمێنی ئایا تۆرباینەکەمان سمپڵ بێ یانیش تۆرباینەکەمان ستیم بەڕێگەی هەڵمەوە بێ ئیشی تۆرباینەوە لە ئەساسا شەفتەکە سوور بدا تاکو جەنەرێتەر مان بۆ سوور بدە من مەبەستمە زیاتر چڕ ببینەوە لەسەر ستیم تۆرباین ئایا پێکاتی ستیم تۆرباین چییە و ئەو هەڵمە چۆن ئەبێت حەزەکەم بۆم باسکەی چۆن ئەبێتە هۆی دروستبوونی کارەبا ئێمە کارەبا لە ڕێگەی جەنەرێتەرەوە چۆن دروستە بێ دووشتمان پێویستە یەکەم سووردانی شەفتەکەمان پێویستە دووەم
بوارێکی مۆناتیزمان پێویستە لەسەری ڕۆتۆرەکە تاکو بتوانین کارەبا بەرهەم بێنین. کەواتە ئەمە ئەچینەوە بۆ یاسای فارادای بەڵێ بە پێی یاسای فارادای ئەبێ سێ سەرچاومان هەبێ بۆ دروستبوونی کارەبا. لێرەدا سەرچاوەکان چین؟ حەزەکەم بۆ ماسکی سەرچاوی دروستبوونی کارەبا ئەو سێ سەرچاوە لێرە خۆی سێ سەرچاوەیە ئێمە دوانیمان هەیە سێمی بەرهەمێنین ئەوش لە جەنەرێتەرە پێویستمان بە خولانەوەی شەفتەکەیە ئەوش کە لە ڕێگەی ستیم تۆرباینەوە کە بە هەڵم تۆرباینەکە سوورەخە شەفتەکە لەگەڵی شەفتی جەنەرێتەرا بە یەک ڕبتکراون جەنەرێتەکەش بوارە ناتیسێکە ئەوە بۆ ئینە بۆ خولانەوەی شەفتەکەیە بوارە مۆناتیزەکەیش ئەگزایتەرمان هەیە لە ستیم تۆرباینە محولەیەکی ترە محولەیەکی 6.6 کیڤە بڵین تەحویلی دیسیەکەن ئەچێتە ناو چەند دائرەیەکی ئەلکترۆنیەوە دوای لەوێ بوارێکی مۆناتیسی ئەخاتە سەری شەفتەکە شەفتی ڕۆتۆرەکەمان ئەمجا ئێمە لێرە جەنەرێتەر کە بواری مۆناتیسیمان دروست کرد لەسەر مەلەفاتی ڕۆتۆرەکە هەروەها بەبوونەی بەهۆی ستیم تۆرباینەوە شەفتەکەمان خولانەوە تاکو بتوانین چەند زاویەکی جیاواز دروستکەین تاکو بتوانین ئەو بوارە مۆناتیسیە نەقل بێت لە شەفتەکەەوە بۆ ستەیتەرەکە بۆ پارچە سابتەکەی جەنەرێتەر تاکو لەوێ ئەو بوارە مۆناتیسیە ئەبێتە ڤۆڵتیە و کارەبامان بۆ دروست دەکات. بە چەنە دروست یەکەن کارەبا لە جەنەرێتەرە بە چەند مێگاوات دێمە چەند کیڤی جەنەرێتەرەکەمان دوو جۆرە هینی گاز سمپڵ 125 مێگاواتمانەداتێ لە سەعاتێکە لە سەعاتێکە ئەگەرە بە تاقەی کاملی ئیش بکە 125 مێگاواتمانەداتێ 15 کیڤە 4500 ئەمپێرە. ستیم تۆرباین جەنەرێتەرەکەی گەورەترە لە جەنەرێتەری گاز سمپڵ 250 مێگاواتمانەداتێت هەروەها بە 15.7 کیڤ لەگەڵ 8800 ئەمپێر کارەبامانەداتێت. ئێمە کە لە ڕێگەی جەنەرێتەرەوە کارەبام بەرهەمێنە 15 کیڤە بەو شێوەی ئێمە نەقلی ناکەین بۆ دەرەوە لەبەرەوە دوایی لۆسسمان زۆرە بێ ئەبێ ئێمە زەرمان زۆرە بێت لە ڕێگە اینجا واتە ئێمە بە ترانسفۆمەرە ئەڕوا بە محولەیە های ستێپ ترانسفۆمەری پێڵێن ستێپ ئاپ ترانسفۆمەری پێڵێن کەواتە ئێمە ڤۆڵتیە بەرزەکەینەوە تیار کەمەکەینەوە لەبەر ئەوە لۆسز لە تیارە ئەبێ ئەگەر چەند کەمەکەینەوە ترانسفۆرمەرەکە بەرزکەرەوەی بەڵێ اینجا ترانسفۆرمەرەکان دوو جۆرمان هەیە هەروەهاتین لە سمپڵە بڵین 15 کیڤ ئەلێرە تەحویلی کاتە 132 کیڤ واتە ئێمە ڤۆڵتیە بەرزەکەینەوە لە بەرامبەر ڤۆڵتیە ئێمە تەیاردا ئەگرین لە 4500ەوە بۆ تقریبا 600 ئەمپێر لەبەر ئەوەی کە تەوزیعی لێەوە ئەچێتە سەر بەزبارەکان بە ڤۆڵتیەکی بەرز و بە تەیارێکی کەم لەبەرەوە لۆسزمان لە ڕێگە کەم بێت. لە یەک کاتە ئێوە ئەتوانن بەهۆی ستیم تۆرباین و زائیدەن بەهۆی سمپڵ گاز تۆرباین کارەبا بەرهەم بێن لە یەک کاتە؟ بەڵێ ئێمە لە یەک کاتە بەرهەمی هێنین. توانای چەندی هەیە لە کات ژمێرەکە؟ بڵین ستیم تۆرباین پەیوەندی بە گاز تۆرباینەوە هەیە ئەگەر ئێمە هەر یەک ستیم تۆرباینێ گەرمی لە ئەگزۆستی گاز تۆرباین کە لە 4 دانەوە دەرەچێت یەک ستیم تۆرباین بۆ خاتە ئیش ئەگەر هەر 4 ئیش بکات لە 125 مێگاوات 250 مێگاوات بەرهەمی ستیم تۆرباینشمانە بێت. حەز ئەەکەم مێگاوات بۆ خەڵک ڕوونکەینەوە
بۆ من کاتێک ئەمە ئاڵین 1 مێگا وات ئەگەر تەحویلی کەین ئێمە خەڵکی خۆمان هەر بە ئەمپێر ڕاهاتووە چەند ئەمپێرە بەڵێ ئەوە کە لێ ئەبێ ئەتیمادەکات سەر ئەو ڤۆڵتەی کە بەکاری ئێهێنین بڵین لای ماڵان ئەگەر بڵین لەسەری 220 ڤۆڵت بەکاری بێنین تقریبا 1 مێگاواتێ 4 بۆ 4500 ئەمپێر دەدات. يعني حسب فولتي بكار هاتو بەڵێ حسب ڤۆڵتەی بەکار هاتووە لە بڵین لە گاسم پڵاکە ئێمە ئەڵێن 15 kV ئەلەوێ 4500 ئەمپێر دەداتێ کە لە دوای ستێپ ئاپ ترانسفۆرمەر تەحویلەکەین بۆ 132 kV ئەلەوێ ئەمپێرە دابەزێ بۆ 600 ئێمە دوایی لە 132 کە ئەچێ بۆ خەتەکان ئەنێرێتە دەرەوە لە سەبستیشن دووبارەدا ئەگیرێتەوە بۆ 33 kV دوای بۆ 11 kV بۆ لای ماڵان تەوزیع ئەبێ دوای بۆ 220 kV واتە چەنێ 220 ڤۆڵت ئەلعفو لای ماڵان 220 ڤۆڵتە واتە چەنێ فولتي الروات لە بورجەکانی مەز حالیان کە ئەینێرین بە 132 kV ئەینێرین 132,000 ڤۆڵت تا ئاگاتە لای ماڵاندا ئەبەسێت بۆ 220 ڤۆڵت کە بینێرن بەکەین بەکاری ئێهێنن ئەو 220 ڤۆڵتە 1 مێگاوات لە 220 ڤۆڵتە ئەکاتە 4500 ئەمپێر تقریبا لە ستیم تۆرباینیشە هەروەها ئێمە ستیم تۆرباینمان 400 kVە لێرە 400 kV تەولید دەکات دوای هین دوای محەولەکە بڵین پێش محەولەکە وتمان 15.7 kVە بەڵام دوای بە ستێپ ئاپی محەولەکەی ئەڕات تەحویلە بێتە 400 kV یعنی واتە ئەمە وەکو محەولەی گاسمپڵ نییە بیکاتە 132 kV ئەکاتە 400 کیلۆڤۆڵت ئەم 400 کیلۆڤۆڵتە ئێمە حالیان برجی 400 kV مان نییە لە کوردستانە بڵێن نەقڵی بکەین هەروەها بە مەرحەلەیەکی ترە ئەڕا بە محەولەیەکی ترە ئەڕا پێوترێ ئۆتۆ ترانسفۆرمەر کە هەمانە ئەلێرەیە ئەم ئۆتۆ ترانسفۆرمەرە دووبارە لە 400 kV وەدایەگرێتەوە 132 kV دووبارە ئەینێرێتەوە بۆ بازباری ڕئیسی خۆمان کە هەمانە کە بڵێن ئەم بەزبارەیە دووبارە ئەتێتەوە سەر ئەم بەزبارانە لە ڕێگەی ئۆتۆ ترانسفۆرمەرەوە هەم 400 kVەکەمان بێتە 132 kV واتە هەم ستیم تۆرباینمان هەمیش گاسمپڵ تۆربایمان هەردووگی ئەچێتە سەر نەفسی بازبار و لە ڕێگەی 132 kV و بە برجی 132 kV تەوزیع ئەکرێتە دەرەوە. ئێمە دوایەوەی ئاماژەمان پێکرد کە تۆ ستیم تۆرباینی سووران ئێتر ئەو ستیمە بەکار ناهێنرێتەوە و ناتوانین بینێرینەوە بۆ بۆیلەر لەبەرەوە دێتە ئەگزۆزی ستیم دەکت ئەمە ئەگزۆزی LPە ئەو ستیمە وەرەگرێت کە لە تۆرباینەوە ئیتر بەکار ناهێنرێتەوە ئەینێرینەوە بۆ ICC ئەیر کول کۆندێسەر کە ئەو ستیمەی ماوە ئەو ئەن کۆنداسێت ستیمەی ماوە یان مواد کیمیکەڵی تێکراوە نابێتەوە ئاو لێرەوەی ئیتر ئەیکاتەوە ئاو ئەینێرێتەوە بۆ وەگاماژەمان پێکرد لە CCR تەنکی ڕئیسیمان کۆنداسێت کۆلێکشن تەنک ئاو ئیتر لە دوای تۆرباین دێتەوە ئێرە چەند لوسسشمان هەبێ لە وەتەر تریتمنتەوە ئەگە ببینی ئەو لاینە سەوزە تاویزی چەند لوسسمان هەیە کە ئاماژەمان پێی کرد لە ڕۆژێکە 180 مەتر کیوب لەوەیە لوسس هەبێ دوای ئەوە کۆنداسێت بە دوو پامپ ئەگە سەری ئەو ژوورە دوو پامپی 6.6مان لێ هەیە پێوترێ کۆنداسێت پامپ ئەینێرینەوە بۆ بۆیلەرەکانمان
کە لەوێ وتمان پێکاتوە لە دوو لیڤڵی پرێژەر لیڤڵی ALP و HP ئەگە ببینی قەزانی ئەم لە HP پرێژەرە قەزانی ئەو دیوش ئەو دوو تەنکیە با بڵێن تەنکی ئەم لە HP ALP ئێتر لێەوە ستیم کە دروست بوو دیسان ئەینێرێتەوە بۆ تۆربین وەک سایکلێکی کلۆزە لوسزمان نییە لە ئاو بەکەمی هەمانە تر ئەگە ببینیش ئێرە بایپاس ئێرەی پێڵین ئەگە لە چ حاڵەتێکی ئیمرجنسی ستیم تۆربینەکەمان وەستا یا مشکلەیەک هەبوو ئیتر ئەتوانین بە بەردەوامی ستیم دروستکەین لە بۆیلەرەوە بینێرین بۆ بایپاس لە بایپاسەوە بۆ ئەگزۆز بێ ئەم سایکلە بێ تۆربینی ترەی سوڕێنین ئەمە وەختێکی زۆرمان بۆ گەڕێنێتەوە کە لە ستیم تۆربین مشکلەمان هەبێ دوای ئەوەی تر ستیم تۆربینەکەینەوە ئیش ڕێبوار ئەم کارەبایی کە ئێوە بەرهەمتان هێنا بە چەند خەت تەوزیع بێ ئەم کارەبا ئێمە حەزێکی با بڕۆن لای شاشەی تەوزیعی کارەباکە بۆ تێڕوونکەینەوە وەکوا لە شاشەکە ئەیبینین ئێمە لێرە ئەمە هەشت ترانسفۆرمەکانمان هینی گاز سمپڵ هەرشتی هەرێکی 132 kV 125 مگاوات بەرهەمێنێ ئەچێتە سەر دوو بازبار لە شەبکات هەم ئەگەر عاتڵاتە خەلەلێک هەبێەوە خۆی لێرە دیارە دەرەکەوتمان ئەمە ئەلەرمە نیشانی سوورە ئەم وحدەمان لە سیانەیە جارێ لەبەرەوە ئیش ناکات ئەمە ئێوە کە لێرە بەرهەمتان هێنا ئەڕواتە چ شوێنێکەوە بۆ دابشکردنی کارەباکە بەسەر ماڵانە ڕاستەخۆ ئێوە ئەینێرن بۆ سلەیمانی یان ئەینێرن بۆ چ شوێنێ ئێمە لە ڕێگەی ئەم بەزبارەوە لێرە 14 خەتمان هەیە دەچێتە دەرەوە هەر بورجی دوو خەتە تەوزیع ئەبێ بەسەر ئەم بورجانەیە بۆ ئەنهای کوردستان ئەڕۆ بۆ چەمچەماڵ بۆ سلێمانی ئەلێرەوە ڕنگ لێرەوە دابەشەکریان ئەچێتە سەرچاوەیەکی کۆبوونەوەی هەیە لێوە تەوزیعکرێ کارەباکە ئەلێرەوە بە بورجەکانە ئەڕوا دابەشەکرێ بەڵام دابشکردن لە ڕێگەی سەیتەرەی مرکزیەوە کە لەسەر کوردستان دابەشی ئەەکەن بەڵام لە ڕێگەی ئەم بورجانەوە ئەچێتە دەرەوە بۆ ئەو منطقانەیەکەوە بەحسی دەکەین 14 خەتمان هەیە دوو خەتیش ئەلێرەوە ئەمە 400 kVەکەی کە دا ئەبەزێ بێتە 132 kV دێتەوە سەر ئەم بەزبارە ئەو شەربها ئەچێتە دەرەوە